لیاریەکانی هەفتەی چوارەمی خولی پلەیەکی عێراق لە کۆمەڵی یەکەم برایەتی لەسەر یاریگای خۆی میوانداری جنسی کرد. لەگەڵەوەی برایەتی بۆ ئەم یاریە با پێکاتەی دووەم یاری دەکرد، چونکە شەمەی داهاتوو لە خولی نایابی کوردستان لە یاریەکی چارەنووساز دەبێتە میوانی شێروانە. لە سەرەتای یاریەکەوە برایەتی باشتر دەدەکەوت و لە 3 دەرفەت زۆر نزیک بوو لە شکاندنی بربەستی یەکسانی. لە خولەکی 32 سەنگەر محەممەد گۆڵی یەکەمی بۆ سەوز پۆشانی خاوەن ماڵ تۆمار کرد. جنسیا لە هەوڵی گۆڵی یەکسانی بوو، نیوە یەکەم بەم ئەنجامە کۆتایی هات. لە نیوەی دووەم یاریەکە کۆنتڕۆڵی تۆپ زیاتر لە دەستی برایەتی بوو، بەڵام جنسیە بەهێر شەڵگەڕاوەکان مەترسیدارتر بوو. لە خولەکی 64 عەلی سەباح توانی گۆڵ یەکەم و یەکسانی بۆ جنسیە تۆمار بکاتەوە. لە خولەکی 74یش کاردۆ کەمال لە برایەتی بە کارتی سوور کرایە دەرەوە. گۆڕانکاریەکانی سافی ڕاهێنەران گۆڕانکاری بەسەر ئاستی یاریەکەشدا هێنا و لە خولەکی 89 ناوبژیان فیکەی لێدانی سزای بۆ برایەتی لێدا و بیلال ساڵح گۆڵی دووەم و پێشکەوتنی برایەتی تۆمار کرد. یاریەکەش بەم ئەنجامە کۆتایی هات و برایەتی براوە. ڕاستی یاریەکەی ئەمڕۆ تۆزێ قورس بوو بۆ ئێمە، خۆتان زانێمە لە ناو دوو خولاین، یاین ڕایەنەر ناتوانێت لە هەر دوو خولەکە تقریبەن تۆ لە ماوەی 5 ڕۆژە دوو یاری سێ یاری زەحمەتە بۆ ئێمە، بۆیە ناتوانین بە پێکاتی سەرەکیەوە یاری بکەین. بەس ئەلحەمدولیلا توانیمان لە شەوی دوم چەند یاریزانێک مشارەکە پێ بکەین و توانیمان بردنەوە بەدەست بێنین. سوپاس بۆ خی گەورە. بەمەنجامە برایەتی لە 4 یاری 2 سەرکەوتن و 2 شکستی هەیە، خاوەنی 6 خاڵە و لە خانەی شەشەمی کۆمەڵەکەیدایە. جنسیەش بە 4 خاڵ پاشەخشەی کرد بۆ خانەکانی دواوەی ڕیزبەندی. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.